باسی نەورۆز دەکەین لای کورد و لای گەلان و مێژووەکەی بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولخالق سابیر مێژوونووس کە ئێستا لە ستۆدیۆی کورسات تایمز لای من ئامادەیە. مامۆستا زۆر بەخێر بێی، نەورۆزت پیرۆز بێت. نەورۆز ئەگەر بە کورتێک باسی مێژووەکەی بکەین، مێژووەکەی دەگەڕێتەوە بۆکەی ئێمە وەکو کورد خاوەنی نەورۆزی. بەڵێ کورد بەجیا وەکو گەلانی تر تەمەن گەلانی ئاریا نێژاد هەر گەلەی بەجیا جەژنی نەورۆزەکەوە بەپێی ئەوەی نووسراوێک لە بەردەستان نییە نازانین لە چه سەردەمێکدا بووە. بەڵام زیاتر ئەگەرتە بۆ پێش زاین لەو کاتانەدا تەمەن گەلانی ئاریا نێژاد جەژنی نەورۆزیان کردووە. لای هەنەتەوەیەک شێوازی خۆی و تایبەتمەندێتی خۆی هەیە. لای کورد بە جەژنێکی نێتەوەی داهێنرێت، مەجالە بۆ زۆر بە تەفاسیل باسمان نەکرد. بەڵام لای مەسەن گەلانی ئاریای نەژاد بە ڕۆژی ئومێدبوون، ینی هیوایی هیوا بۆ ژیان دایانێن و تەنانەت گەلانی ئاریای نەژاد پێش ئەوەی کۆچوڕەوەکە بکەن بە سێ ئاراستەکە ئەوانە جەژنی نەورۆزیان بەلاوە گرنگ بووە و توانە ڕۆژی نەورۆز تەمەن ڕۆژی سەرەتایی بەهارە ئەڵێ لەو ڕۆژەدا خوداوەند هەموو بوونەوەرەکان و مرۆڤی دروست کردووە. ئاریا نەژادەش ئێمەژەگرێتەوە وەکو کورد تەمەن ئێستا من کە ناوم ئاریە لەوە هاتووە عیناوەکە گەلانی ئاریای نەژادە و کوتم سێ ئاراستەکەی ئەوە کاتە خۆی بە خوێندکارانی دەڵێن ئەو سێ ئاراستەیە چۆنە وە کوردێکێک کە لەو گەلانە و ئەلە ئاراستەی سێمایە. بەڵام لێرەدا مەجالی باسکردن نییە. تەنانەت لای هەندێک لە گەلانی تریش باسی نەورۆز دەکرێت، مەسەن لای عەرەبەکان ئەڵێن نەوروز و لە هەندێک لە سەرچاوە کۆنەکانە کە چەندین سەدان ساڵەمە پێش نووسراوە باسی نەورۆزیان کردووە. مثلا المقريزي مێژوونووسی عرب لە کتێبەکەتە الخط المقريزي بشندێرە شعرێک باسی نەورۆز کراوە وأتى النوروز ويا غاية المنى وأنت على الأعراس والهجر والصد. أما لێدا باسی کراوە و حتی شاعری ترشێ باسی کردنێدا مەجال نییە. تەنانەت لای قیبتیەکان ئەوەی کە بڵێنەوەی فەرعونەکان وکو باسەکرێت نەورۆز بە شێوەی نەورۆز نەبوو، بەڵام بە شێوەی ئەڵێ بە ڕۆژی شەهید بوونە. ئەو شەهید بوونەی کە سوپای ڕۆم ژمارێکی زۆری لەوان کوشت. لای میسرەکانی ئێستەکانە ئەڵێ نەورۆز یا ئەڵێ شەم نەسیم، ینی بۆنی شنە بە زیادبوونی ئاوی ڕووباری نیل کە لایەن پیرۆزە لەو کاتاناتر سەرەتای بەهار و ڕووباری نیل ئاوەکەی زیادەکە و بڵێ لافاوی هەڵەسێت. و هەروەها لە لای هەندێک نەتەوەی تریش باسی کراوە لای ئەفغان کە ئەوانش گەلێکی ئاریا نەژادن بە ڕۆژی نوێ نەوروز ئاینی ڕۆژی نوێ باز دەکرێت. نەو یعنی نوێ ئەم نەوە لە بنی و ئەوانە لە هێنا هاتوو بە ئیتاڵی و بە فەڕەنسیوانە هەر نیوەکەیە، ئینگلیزیش هەر نیوەکەیە کە نەوەی ئەمانە گەلانی ئاریای نەژاد. واتە جەژنێکی نێونەتەوەیی، یعنی بۆ نمونە ساڵان دەمانبینی ئەوە ئێست دڵنیاشم ئەم ساڵیش ینی زۆر جار نەتەوەیە گرتوەکان سەرۆکی وڵاتە جلێزەکان پیرۆزبایی لە کورد دەکەن وەکو نەتەوەیەک یان وەکو گەلانی ئاریا نەژادی کە تۆ باسی دەکەی پیرۆزبایی نەورۆز دەکەن. ئەم پیرۆزباییە دەکرێت بڵین وەکو بابەتێکی یان جەژنێکی نێونەتەوەی تەماشا دەکرێت. گەلانی تر بکو نێونەتەوەی باسی ناکەن، بەڵام کورد قۆستێتەوە بۆ جەژنێکی نێتەوەیی. چکە کورد ستەمدیدەیەوە زڵمێکی زۆری لێ کراوە، بە درێژایی مێژوو داگیر کراوە، بە جەژنێکی نەتەوەیی قۆستێتەوە. بەڵام ئەگەر بێت و بگەڕێنە بۆ مێژووە چەند بەرنامەکە کەما من ئەوە بە دوایە گەڕم چەندین ساڵە ئەمەوێت نەورۆز جەژنی نەورۆز کە یەکەم ڕۆژی بەهار و سەری ساڵی کوردیە ئەمەوێ بیکەم لە ئەفسانەوە بۆ داستان، چونکە تا ئەسەکانە لەسەر چاوەکانە و لە زۆربەی شوێنانە بە ئەفسانە هاتووە. ئەگەر بکرێ بە داستان ئەمە شتێکی زۆر گرنگە. من چۆن ئەکرێ ئەوە ئەبێ دراسی بکرێت، چونکە داستان واتە ئەو ڕووداوانەی کە لە داستانە باسەکرێ بە پێچەوانەی ئەفسانەوە کات و شوێن و کەسەکانی ناوی واقعین، بەس لە ئەفسانە نەخێر واقعینی خەیاڵی کە زوحاک و ئەمانە باز دەکرێت ئەمانەدا ئێستا ئەفسانەی ئەمە ئەفسانەیە، بەڵام ئەبێ بە شێوەیەکی بکرێ بە داستان ئەو توێژینەوەی دەوێت و پێی سەرچاوەکان و ئەبێ تەمەڕای خۆتی تا من دەمێکە خەریکی ئەوم. بەڵێ ئەگەدارم تۆ کتێبیشت لەسەر نەورۆز و مێژووی نەورۆز و ئەمانە هەیە. بەڵێ ئەمە بکرێ بە داستان سوێکی زۆر گرنگە تا ئێستا ئەفسانە هاتووە، تەنانەت سەرچاوەکانیش بە ئەفسانە هاتووە. من لێرەدا باسی ناکەم چونکە ئەوە زۆرە خایەنە. ئیجا با بینە سەر ئەوەی کە کورد تەمەن بۆ کردوێتی بە جەژنێکی نەتەوەیی و ئێمە ئەزانین کە لە سەردەمی ساسانەکان کە ئەردەشێری پابەک دەوڵەتی ساسانی دامەزان ساڵی 224 زاینی بڕیاریدا بێجگەلەوەی کە زەردەشتی کرد بە ئاینە ڕسمی وڵات بڕیاریشدا جەژنی نەورۆز هیچ کە سەری ساڵی سەرەتای بەهار و ساڵی کوردی ئەویش بکا بە چی؟ ئەویش بکا بە
بە ڕۆژێکی گرنگ لە هەروەها بۆنەیەک و ئەردەشێری پابک حتا تەنانە لەگەڵ سوپای ڕۆمەکان بڵێن نامێکی نان بە پاشای ڕۆم ئەوانە جەنگیانە بوو لە بینەیەەکە ئەو ناوچەی هەمووی ڕۆمەکان داگیریان کردو ئەمان کە هاتن لەگەڵ ئەوانە کەوتنە کێشە و ململانی و شەڕکردن بۆیە داوا لە پاشای ڕۆمەکە کە ڕێز لە ڕێکوتنەکەی هاتووە لە نامەکەی هاتووی ئەردەشێری پابک ئەبێ ڕێز لە جەژنی نەورۆز بگیرێ ئەوانش ڕێزیان لێگرت و ناونا لۆ پڕاست باش ئەمانە لە مێژووە هەمووی هەیە ینی ئاگر هەندێک سمبول هەیە لە نەورۆزدا ئاگر بۆ سیمبولی نەورۆزە ینی زۆر جار ئێمە ئاگر دەکەینەوە لە گردی مامەیارەیە لە هەموو شوێنێک ینی لە پارکەکان لە هەولێر لە ئاکرێ ینی زۆر بابەتەیە ئاگر دەبەسرێتەوە بە نەورۆزەوە ینی هەندێک کەسایەتی تریشە پێم خۆشە ئەگەر بە کورتیش بە قسێکی لەسەرکەین بۆچی ئاگر بۆ ڕەمزێکی نەورۆز تەماشا پێش نەورۆزیش ئاگر هەر هەبوو ئاگر بە شێوەیە کە ڕەمزێکی بڵین سەرکەوتن دانراوە مەسەن سەرکەوتن یان ڕزگار بوون نەشتێک مەسە تۆفانی نوح ئاگریان کردو سەر شاخەکان تر ڕزگاریان بۆ لە نوح بڵین پێغەمبەر هینەدات فەرمانە داڵێ ئاگر بکەن ینی ئەمە ڕزگارمان بۆ لە تۆفانەکە لە جەژنی نەورۆزیش چۆن ئەمە ناردنی ئاماژە نییە داردەکەی کە ئاگرەکەوێتوانی خەڵکەکەی بینن خۆتە نەزان هیچ وەسایلێک نەبووە لەسەر دەمی ئەوەی کە گوایە تەمەەن ئەژدەهاک کە گوا زوحاکە ئەمە زۆرەوێت ڕوونکردنەوەی زۆرەوێت کە کاوەی ئاسنگەر با بڵین کە ئەژدەهاکی کوشتویان با بڵێن زوحاکی کوشتووە خەڵکەکەی ڕزگار کردووە لە سەرچی ڕزگاری کردووە لە دەست ئەو پاشا ستەمکارە فەرمان درراوە کە ئاگر لە لوتکەی شاخەکانەوە بکەنەوە لە ڕۆژاوی کوردستان ڕۆژاوی ئێران ڕوویا ڕۆژاوی ئێرانیش کوردستانە بە لۆڕستانیشەوە ئەو ئاگر خەڵکەکە بینیوانە دارە وتوانم بزانیم ئاگرە چێک مقۆ لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە کە ئەمە ڕزگاریان بۆ لە چێ ڕزگاریان بۆ لە سەردەهینە لە ئەو پاشا ستەمکارە تەنانەت دوای ئەویش یا پێش ئەویش تەنانەت دوای ئەویش لە سەردەمی خەشایەرشای بڵێن پاشای بڵی سەرکردەیەکی خامنشینی بووە کە شەڕی کردو لەگەڵ گریکەکانە کە سەرکەوتووە بەسەریان لە شەڕەکە لە نزیکی شاری سەرد کە دوای بۆتە پایتەختی لیدیەکان ئالەو کاتانەدا فەرمانیاوە ئاگر بکرێتەوە لەسەر شاخەکان بۆ ئەوی خەڵکەکە بزانین ئەمە سەرکەوتن بەسەریانە ئەمە لە زۆر شوێنە ئەمەش نەورۆزیش تاوان ئەو ئاگری کاو ئەوان بڵێن فەرمانیان داوە هەلۆ هاتووە ئاگرە نیشانەیەک و ئاماژەدانێکە بۆ ئەوەی کە نەتەوەکە ڕزگار ینی زۆر جار ئاینی زەردەشتەکان دەبینی لە نێو بۆنەکە بەشداری دەکەن کەسیانی باڵایان بۆ نمونە پیرەمێرد دەزانین ئێستا کەسایەتیەکانی دروست دەکرێتەوە لە نێو جەژنەکانە لەم ساڵەدا دەبینرێت ڕۆڵی ئەمانە چییە لە زیندوڕاگرتنی جەژنی نەورۆز وەگوتمان کورد کردوێتی بە جەژنێکی نەتەوەیی ئەو جەژن نەتەوەیی هەر هەبووە بەڵام ئەوەی زیاتر برەوی پێداوە ئیتیمامی پێدا لە سەدەی بیستەمدا یعنی زیاتر جۆش و خڕۆشی خەقان حسێن حوسێنی مکریانی وە پیرەمێردی فەیلسوفیش با بڵێن شاعریش بووە هەموو دیارە بۆ چەندین شاعری تریشمانەیە لەسەر ئەوەی کە لەسەر نەورۆز شاعریان وتووە زۆرن بەڵام ئەوەی پیرەمێرد ئەتر کردی بە ئاهەنگ و کردی بەوەی کە ئەم بێدەژێکی نەتەوە لە مامێرە ئاهەنگی گێڕاوە و بڵێن شان و پێشکەش کراوە شعر خوێندراوەتەوە و نمایش کراوە ئەمە بوو بە جەژنێکی نەتەوەیی خۆلۆ پێشە بووە بەڵام بەو شێوەیە ئاواهی نەبووە و ئەم زیندوی کردوێتەوە با بڵێن کە زیندوی کردوێتەوە ئیتر لەو ڕۆژە بەدواوە جەژنی نەورۆز ئێستاکانە خەڵکی کە بە جەژنێکی نەتەوەی دانن تەنها کورد بە جەژنێکی نەتەوەی دانێ گەلانی تر بە جەژنێکی ئەوەی ئەڵێ سەرمای زستان ئەشکێت و گەرما دێت و بڵین هاوی بەهار و لای ئێرانیش وایە لای ئێرانیش لای ئێران بە جەژنێکی نەتەوەی نییە نەخێر لای هینە بە جەژنێک دانێ ئەڵێ سەرمای زستان ڕزگاریانە بێ ساڵێکی نوێیە ئیتر کەش خۆشە بێت سیانزە ڕۆژ جەژنەداوە ئەو ڕۆژی پێش ئاگرەکەی و سازە بە دەریشمانەیە لە ڕۆژی نەورۆز و کاکاتە 21 سێ عنی یەکەم ڕۆژی نەورۆز کە خاکە لێوەشی پێدەوترێ بە مانگی کوردی زۆر سوپاس بۆ مەستر عەبدول خالید سابیر مێژووی زۆر سوپاس دەرفەتەکە کورد دازانم تۆ زۆرت لە حەق بەدا هەیە بەڵام زۆر سوپاس گەورەت کردین ئەمڕۆ لە جەژنی نەورۆز لەگەڵمان بووی دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت